یارمەتی و کۆمەکە لەشکریەکان هەرچەندێک بوو بن بۆ ئۆکراین، بەڵام هەر هیچ نەبێ هەتا ئێستا نەبوونەتە ئەو فشارەی بگوچرێت گۆڕانێک لە استراتیژیەتی شەڕانگێزیەکانی رووسیایی ڤلادیمیر پوتیندا دێنێتە ئاراوە. دەشێت ڕەوشەکە بۆ لەمە دوا جیاواز بێ، بە تایبەتیش پاش ئەوەی ئەمریکا بڕیاری داوە 31 تانکی جۆری ئەبرام بدا بە ئۆکراین و هەروەها وڵاتانی ئەوروپاش تانک و زرێپۆشی زیاتر دەگەێنە ئۆکراین. هەر بۆیەشە لە دوای ئەو کۆمەکە نوێن لەشکریانەوە قسە و باسێکی گەرم و گوڕ هەن لەسەر ئەگەرەکانی ئایندەی ئەم شەڕە. لە مانگی دووی ڕابردوودا کاتێک رووسیا شەڕی سەپان بەسەر ئۆکرایندا زۆرێک لە شیکەرەوە هاوڕابوون لەسەر ئەوەی ئەو هێرش و داگیرکاریانەی رووسیا بریتین لە شەڕێک لە پێناو دەستکەوتی ئێجگار پشووکدا و لەو پێناوەشدا بۆ کۆنتڕۆڵکردنی هەندێک لە شارەکانی ئۆکراین زیانێکی گەورەی لێکەوتووە و باس لە کوژرانی هەزاران سەربازی رووسیایی دەکرێت لەگەڵ زیانێکی زۆر گەورەی ماڵیدا. شارەزا لەو بڕوایەدان لە ئێستا بەدواوە قۆناغێکی نوێی شەڕ دەست پێ دەکات و ئەم قۆناغە نوێیەش هەر تەنها پەیوەندی نییە بە کۆمەکە لەشکریەکانی وڵاتانی ڕۆژاواوە بۆ ئۆکراین، بەڵکو ڕاهەندێکی نوێی شەڕەکە دەبێ بۆ بەدەستێنانی ژمارەیە تایبەتمەندێتی لەو جەنگەدا، وەک دەڵێن بێگومان بە زیانێکی زۆر گەورەتری گیانی و ماڵیەوە و هەروەهاش بردننی ئەم شەڕە سەپێنراوە بۆ بارێکی ئێجگار مەترسیدارتریش لەو سۆنگەیەوەی هێرشەکان سێ هەندە گەورەتر و فراوانتریش دەبن تا سەرکەوتن بەدەست بهێنرێ. ئەو ئەگەرانەی بۆ ئەو هێرشانە دەکرێن بەبێ ئاڵنگاری و سەختی نابن بەهۆی بەکارهێنانی تەکنەلۆژیا نوێیەکانی بواری لەشکری لەوانە بەکارهێنانی فڕۆکە بێفڕۆکەوانەکان و مانگە دەستکردەکانیش کە دەبنە یارمەتی دەر بۆ هەردوو لایانی شەڕەکە. هێرشبەر تا بزانێ هێزی بەرگری تا چه ئەندازەیەک ئامادەیە بۆ بەرگریکردن و بۆ هێزی بەرگری کاریش پێشوەختە بزانێ هێزەکەی دوژمنی کەی ئەو هێرشەی دەکات. یەکێک لە پرسیارەکان لای شیکەرەوە ئەوەیە ئایا رووسیا لە ئەزمونەکانی ساڵی ڕابردووی ئەم شەڕەوە هیچ سوودێکی وەرگرتووە تا لە ئێستادا بیر لە هێرشی گەورەتر و فراوانتریش بکاتەوە؟ ئەگەرەکان بۆ ئاشتی لە پاش نزیکەی 1 ساڵی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرایندا لە نێو تەمتومانەکانی سیاسەتدا هەر بەکراوەیی ماونەتەوە، لەگەڵ ئەوەشدا کە مۆسکۆ سزایەکی زۆری ئابووری دراوە بەسەردا و لەسەر ئاستی جیهانیش هەروە دێ و زیاتر لە پەراوێز دەنرێ. هەر بۆیەشە وەک دەبینین هانا دەبا بۆ وڵاتانی وەک کۆریای باکوور و کۆماری ئیسلامی ئێران. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتن. لەوەتای شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرایندا دەستی پێکردووە گەورە کاربەدەستانی سیاسی و لەشکری ئۆکراین داوای چەکی قورس و پێشکەوتوو لە وڵاتانی ڕۆژاوا دەکەن تا بتوانن درێژە بە سەرکەوتنەکانی خۆیان بدەن. هەبوونی توانایی زرێپۆش وەک ژەنەڕاڵ ئۆستن وەزیری بەرگری پێتان ڕادەگەێنێت گرنگە. هەر بۆیەشە ئەمریکا تا ئێستا وابەستە بووە بە ناردنی سەدان زرێپۆش، لەوانە 500 زرێپۆش کە لەم ماوەی ڕابردوودا وەک بەشێک بوو لەو کۆمەکەی ڕامانگەیاند. ئێستاش ڕای دەگەێنم ئەمریکا 31 تانکی جۆری ئەبراهام دەنێرێت بۆ ئۆکراین. ئەم کۆمەکە لەشکریە نوێی ئەمریکا بە ئۆکراین پێناچێت دوایمین یارمەتی لەشکریانە بێ، وەک سەرۆکی ئەمریکا جەختی لێ دەکاتەوە ئەم یارمەتی و کۆمەکە سەربازیانەی ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکاش بەردەوام دەبن بۆ ئۆکراین. ئەمریکا بە هەڵوێستێکی جێگرەوە کاری کردووە لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکانماندا لە سەرانسەری جیهاندا بۆ دڵنیابوون لەوەی گەلی ئۆکراین هێندەی بشێت لە بەهێزترین پێگەدا بن بۆ داکۆچیکردن لە وڵاتەکەیان و کەس و کاریان دژی رووسیایی شەڕەنگێژ و گڕندەی ڕاستەقینە. بۆ خۆم زۆر دەمێکە ئاوەها نەمبینیوە ئەمریکا و ئەوروپا بەم شێوەیە یەکگرتوو بن. ئەم پشتیوانی هاوبەشە لەشکریانە بۆ ئۆکراین و هاوهەڵوێستی لە نێوان وڵاتانی ڕۆژاوادا پێچەوانەی چاوەڕوانیەکانی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بووە.
جا ئەمریکا شان بەشانی هاوپەیمانان و هاوبەشەکانی وەستاوە و بەردەوامیش دەبین بەوەی چیمان لە توانادا بێت دەیکەین بۆ پشتیوانی ئۆکراین. پوتین وهای چاوەڕوان دەکرد سووربوونی ئەوروپا و ئەمریکا لاواز بێت، وهای چاوەڕوان دەکرد پشتیوانیمان بۆ ئۆکراین بە تێپەڕبوونی کات دابرمێت. پوتین هەڵە بوو، هەر لە سەرەتاوە هەڵە بووە، بەردەوامیش هەڵە دەبێت. ئێمە یەکگرتوین و هەروەها جیهانیش. ئەمریکا سوورە لەسەر دابینکردنی هەموو پشتیوانیەک بۆ گەل و لەشکری ئۆکراین وەک وڵاتێکی دۆست، نەک وەک ئەوەی وڵاتێکی تری وەک رووسیا بە مەترسی بۆ سەرخۆی لێکی بداتەوە. ئەم دۆسیەی کۆمەکانە بۆ یارمەتیدانی ئۆکراینە وەک یارمەتیدان بۆ خۆپاراستن و بەرگری لە خاکی ئۆکراین، بۆ هەڕەشە و مەترسی هێرشکردنە سەر رووسیا نییە. گەورە کاربەدەستانی ئەمریکا لەگە بڕوابوونیان بە چارەسەری ئاشتیانە و سیاسیانەی ئەم قەیرانە، بەڵام جەختیش دەکەنەوە لەوەی چەندێک هاوکێشەی هێز بەلای ئۆکرایندا بشکێتەوە، هێندە و زیاتریش ئەگەری گۆڕانکاری گەورە لە هاوکێشەکانی ئەم شەڕەدا دێتە ئاراوە. خاڵی سەرەکی لێرەدا ئەوەیە کە ئێمە سوورین لەسەر دڵنیابوون لەوەی ئۆکرانیا هەموو ئامرازەکانی هەبێت بۆ سەرکەوتن لەم شەڕەدا. هەمیشە ئەژووتومانە خێراترین ڕێگە بۆ کۆتایهێنانێکی تەواوەتی بەم شەڕە گەڕانەوە بۆ بواری دیبلۆماتی و دانوستاندن ئەوەیە باڵادەستێکی بەهێز بدێت بە ئۆکراین لە مەیدانەکانی شەڕدا. ئێمەش ڕێگەواکەین. گەل و حکوومەت و لەشکری ئۆکراین داوا دەکەن وڵاتانی هاوپەیمان و دۆستیان هەرگیز درێژی نەکەن لە کۆمەکردنیان، وەک دەڵێن وڵاتی ئۆکراین تەنها جێیەکە بۆ کۆتاییهێنان بە هەموو شەڕانگێزیەکانی ڤلادیمیر پوتین. ئایا دەتوانرێت تیرۆری رووسیا ڕابگیرێت؟ بەڵێ. ئایا دەشێت بە شێوەیەک لە شێوەکان جیاواز لە مەیدانی جەنگ لە ئۆکراین ئەم کارە بکرێت؟ بەداخەوە نا. ئەم کارە تەنها دەبێت لە ناو خاکی ئێمە و ئاسمان و دەریای ئێمەدا بکرێت. جا بۆ ئەمە چی پێویستە؟ بێگومان ئەو چەکانن لە عەماری هاوبەشەکانماندان و هێزە سەربازەکانی ئێمەش بە پەرۆشەوە بۆی چاوەڕوانن. لە دوای دابینکردنی ئەم کۆمەکە لەشکریە نوێیانەی ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژاوا بۆ ئۆکراین کە وەک دەگوترێ ئاڕاستی ئەم شەڕە سەپێنراوە دەباتە قۆناغێکی نوێیەوە، هەر بۆیەشە لە ڕۆژی ئەو بڕیارەوە تا ئێستاشی لەگەڵدا بێ لێدوانەکانی گەورە کاربەدەستانی مۆسکۆ پڕن لە هەڕەشەکردن و ئاگاهیدان بە جیهان، وەگەوەی دەڵێن ئەو وڵاتانەی خاوەنی هێزی ناوچین هەرگیز لەو ململانەیەندا نادۆڕێن کە چارە نووسیان بەندە پێوەی. پێشتریش سەرۆکی رووسیا هەڕەشەی هەڵاسانی شەڕێکی ناوچی دەکرد. کۆی ئەم لێدوانانە پێمان دەڵێن کرملن بەکارهێنانی چەکی ناوچی وەک میکانیزمی بەرگری لە خۆکردن دادەنێت. دکتۆر مارک کاتس پسپۆڕ و شیکەرەوەی کاروباری سیاسی و ئاسایشی رووسایە و خاوەنی چەندان سەرچاوەی شیکاریە لە یەکێتی سۆڤیەتی پێشوەوە تا ئێستا، لەوانە جیهانی سێەم لە بیرکردنەوەی لەشکری سۆڤێتدا، سیاسەتی دەرەوەی رووسیا بەرامبەر نیمچە دوورگەی عەرەب، گۆرباچۆف و سیاسەتی لەشکریانەی بۆ جیهانی سێەم و چەندان کتێب و لێکۆڵینەوەی وردی تر کە بوونەتە سەرچاوەیەکی گرنگ بۆ زانکۆکانی وەک جان هۆپکینز، جۆرج مەیسن و نێوەندە ستراتیژ دانەرەکان. دکتۆر مارک زۆر سپاست دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە، ئایا دابینکردنی ئەو تانکانە بۆ ئۆکراین هیچ شتێک لە شەڕانگێزیەکانی رووسیا دەگۆڕێت کە بڵین بۆ نمونە رووسیا استراتیژێتێکی نوێ بەکاردێنێ لەم شەڕێدا؟ دڵنیا نیم لەوەی ئەم تانکانە رووسیا ناچار بکات بەوەی استراتیژێتی خۆی بگۆڕێت، بەڵام پێم وایە جێبەجێکردنی استراتیژێتەکانی ئێستای رووسیا زیاتر قورستر دەکات. هەر تەنها ئەو 31 تانکەی جۆری ئەبراهام ئەو کارە ناکات، بەڵکو بڕیارەکەی ئەمریکا وهای کرد ئەڵمانیاش تانکی خۆی بنێرێت و وڵاتانی تریش کە تانکی ئەڵمانیان هەیە تانک بگێننە ئۆکرانیا. بۆ هیوایان ئەم کۆمەکە لەشکری نوێیە ببێتەمای خاوکردنەوەی پێشڕەویە نوێەکانی ئێستای رووسیا یان ڕاگررتنیان و پێچەوانەکردنەوەی ئەو بەرەو پێشوونانی رووسیا، بەڵام پێم وانە هێندە کاریگەر بن ئەو ڕێبازی رووسیا بگۆڕێت. بەڕای جەنابێ رووسیا هیچ شتێک فێر بووە لە ماوەی ئەم ساڵی ڕابردووی شەڕەکەیدا، وەکو خۆت دەزانی ینی زۆرێکیش لە سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە زیانێکی ئێجگار گەورەی هەم گیانی و هەم ماڵیش لە رووسیا کەوتووە. من بۆیە پرسیارە دەکەم چونکە لە ئێستادا رووسەکان ینی
ئاماژەیەکی زۆر بەوە دەکەن کە بەنیازی هێرشی ئێجگار گەورن. بەڵێ پێدەچێت دەرفەتێک هەبوو بێت تا فێر ببن، بەڵام پێناچێت هیچ وانەیەکیان لێوەرگرت بێت. ڤلادیمیر پوتین نەیتوانیەوە ئەو بەدەست بهێنێت کە چاوەڕوانی دەکرد و بە خێرایی لە ئۆکرانیا سەر بکەوێت. چۆن بەڕاستی پێم وایە پوتین وها دەزانێت ئەوەی لەسەرەتی بیکات دابڕانی ئۆکرانیایە لە جیهانی ڕۆژئاوا، هەروەهاش وها دەزانێت کە مەرج نییە ئەم یارمەتی و کۆمەکانی ڕۆژئاوا بەردەوام بن بۆ ئۆکرانیا و لەو بڕوایشدا ئەگەر بەردەوام بێت لەو سیاسەتی خۆی ئەوە ڕۆژئاوا دەکەوێتە فشارکردن سەر ئۆکرانیا تا لە بەردانواندن بکات بۆ رووسیا، بەڵام وها نەبوون و هەر بۆیەشە دەڵێم نا هیچ شتێک لە ئەزمموی ساڵی ڕابردووە فێر نەبوون. دکتۆر من دەچمە لای پرسیاری کاکچیا ڕێنوار کە ئەم پرسیاری بۆ جەنابەت ناردووە. کاکچیا دەڵێ پرسیاری ئەوەی لێ بکە ئەمریکا و هەموو جیهان زۆر چاگەزانن بەناردنی چەک و تەقەمەنی رووسیا ناڕوخێت، چونکە ئاشکرایە بە تایبەتی لای ئەمریکا کە رووسیا هێزێکی گەورەی جیهانیە و لەوانەیە لە هەندێک ڕووشەوە لە پێش لەشکری ئەمریکاشەوە بێ. چه ڕایەکەت هەیە لەسەر ئەو سەرنجەی کاکچیە؟ بەڵێ ئەوە ڕاستە رووسیا بە یەکێک لە زلهێزەکانی جیهان دادەنرێت، بەڵام بە گومانم لەوەی لەشکرەکەی لە لەشکری ئەمریکا پێشکەوتوتر بێت. سیرکردنی چۆنەتی کارە لەشکریەکانی رووسیا لە ئۆکرانیا نیشانمان دەدات چەندێک لاوازی تیادایە. لێرەدا لە ڕاستیدا پرسیارەکە لەسەر ئەوە نییە ئایا شکست بە رووسیا بهێنرێت ئەوەی لەم ساڵی ڕابردوودا بینیمان و ئەو ڕەوشەی رووسیا لەناو ئۆکرانیا وهای کرد بگوترێت باشترە گۆڕانکاری لە ناوخۆی رووسیا ببینرێت. لە بیریشمان نەچێت دەکێتی سۆڤێتی پێشوو زلهێزێکی جیهانی بوو، ئەو زلهێزیە نەیتوانی ببێتە ڕێگر لە بەردەم هەڵوەشانەوەی سۆڤێتدا. ئێستاش چونکە رووسیا بە زلهێزێک دانرێت بەمانەی ئەوە نایەت ڕێگر دەبێت لەوەی لەناو رووسیادا ئەزمموی کێشە و گرفتی ناوخۆی نەبێت بەهۆی ئەم شەڕە درێژخایانەوە. هەر بۆیە پێم وایە لە ئاکامی ئەو کێشە ناوخۆیانەوە گۆڕانکاریەکان دەبینین و هەتا ئەم شەڕە زیاتر درێژە بکێشێت یان بەرفراوانتر بکرێت لە ئۆکرانیا، ئەوە کێشە و تەنگەشەی گەورەتر دەبینین لە ناو رووسیادا و لەشکری رووسیاش دەکەوێتە ئاستێکی نزمترە و هەروەها کێشەی دیکەش سەرهەڵدەدەن بەهۆی رووسیاوە. بۆ نمونە لە ناوچەکانی موسڵمانەکاندا بێت وە قەوقاس جا زۆر کەسیش لە ناو رووسیادا ڤلادیمیر پوتین وەک کەسێکی بەهێز نابین و ئەم شەڕەش لە ئۆکرانیا بە هیچ شێوەیەک بەڕەوای نازانن. هەر بۆیە درێژەدان بەم شەڕە مەترسیە بۆ پوتین لە هەمان کاتیشدا ئەگەر کۆتایی پێبهێنێت بەبێ ئەوەی ئامانجەکانی خۆی پێکابێت ئەوە وەک کەسێکی لاواز دەردەکەوێت. ئیدی ئێستا پوتین لە ڕەوشێکی زۆر ئاڵۆز و قورسدایە. دکتۆر مارگ لە پەیوەندی بە ناردنی ئەم چەکانەوە بۆ ئۆکراین هەڵوێستی وڵاتان چی بەسەردادێ بە تایبەتی ئەو وڵاتانی کە نەیاری ئەمریکان بۆ نمونە وڵاتێکی وەکو وڵاتی چین ئەمە یەکێکە لە پرسیارەکانی پرشنگ فەلەکە دینکاکەیی دەپرسێ ئایا پێناسە و ڕۆڵی وڵاتی چین لێرەدا چۆنشی دەکرێتەوە؟ سوپاس بۆم پرسیارە. پێم وایە ئەگەر پوتین بە خێرایی لە ئۆکرانیا سەرکەوتنی بەدەست بهێنایە و ئەمریکا و ڕۆژئاوا کارێکی ئەوتۆیان نەکردایە، ئەوە وڵاتی چین کاری خۆی دەکرد و پەلاماری تایوانی دەدا بەبێ ئەوەی وەڵامێکی ئەوتۆ بدرێتەوە. بێگومان ئەو هەموو یارمەتی و کۆمەکانی بۆ ئۆکرانیا دابینکراون ئەو پرسیاری لا چینەکان هێناوەتە ئاراوە سەبارەت بەوەی چۆن دەتوانن باڵا دەست بن لە تایوان و دەشزانن ئەگەر کارێکی لەو شێوەیە بکەن ئەوە ڕوبەڕووی زیانێکی زۆر گیانی و ماڵی دەبنەوە. ئەمە شتێکە ناتوانن پشوو درێژ بن لەسەری. سەبارەت بە پرسی هەڵوێستی چین لەسەر ئەم بابەتەی قەیرانە بێگومان هەمومان دەزانین لە ڕووی مێژوویەوە بێژینگ پشتیوانی لە مۆسکۆ دەکات و مەتریالی لەشکری و نالەشکری داوەتێ و پێش دەچێت ئێستا چین سوود ببینێت لە کڕینی نەوت و سوتەمەنی دیکەی رووسیا کە گەمارویان لەسەرە. جا پێویستە بژڵێم ئەگەر چین دۆستێکی ڕاستەقینەی رووسایە ئەوە دەبوایە نەوت و سوتەمەنیەکەی بە نرخی ڕۆژ کڕیبا لە مۆسکۆ، بەڵام وهای نەکردووە چونکە ئەم قەیرانە بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت و باسیش لەوە دەکرێت بە ڕێژەی لە 35 بۆ لە 45 کەمتر لە نرخی ڕۆژ دەیکڕێت. پرچەند خانم هەر لەگەڵ ئەو پرسیارەدا دەشپرسێ لەگەڵ ئەو ڕۆژەی کە چین تیایدایەتی ئایا وڵاتی هندستان جێگای چین دەگرێتەوە بە تایبەتی لە ململانێ ئابووری و سەربازیانەدا؟
ئەمەش بە هەمان شێوە پرسیارێکی زۆر باشە. جا هندستانیشمان بینیوە وەک چین بە نرخێکی داشکا و نەوتی رووسیا دەکرێت، واتە ئەمیش بۆ بەرژەوەندی خۆی بەکاری دەهێنێت لە پەیوەندی بە نێودلهیەوە ئەوەی ئێستا لە ئوکرانیا ڕوودەدات هێندە جێی گرنگی پێدانی نییە، بەڵکو نیگەرانیەکی پەیوەندی هەیە بە چین و پاکستانەوە. لەسەر وەختی شەڕی ساردا ئەو کاتی یەکێتی سۆڤێتی پێشوو هەبوو، هندستان و سۆڤێت پێکەوە کاریان دەکرد بۆ سنوردارکردنی تەواوەتی وڵاتی چین. ئێستاش هندستان هیوادارە ئەم شەڕە بە شێوەیەک لەو شێوانە کۆتاییان پێبێت کە هەمان ئەو ڕوانینەی جارانی بگەڕێنێتەوە و وەک چۆن دراوسەکانی چین ئەو وڵاتە بە هەر ڕەشە و مەترسی دەبینن ئاوەهاش رووسیا بێتەوە ڕیز و هەمان هەڵوێستەکەی جارانی هەبێت. هەرچەندە پێم وایە ئەو جۆرە هەسەنگانەی هندستان ڕاز نییە، هەر چۆنێک بێت هێشتا نەمبیستووە نیودلهی چەکی بە رووسیا فرۆشتە بێت. لە هەمان کاتیشدا هاوکاریەکانی لەگەڵ ئەمریکادا زیادیان کردووە، هەروەهاش لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکاشدا وەک ژاپۆن و پێشم وانیە هندستان بیەوێت ئەو هەموو هەنگاوانەی خۆی تێک بدات. بۆ زۆرێک لە سیاسەتمەدارانی جیهان بە ئەمریکاشەوە ئەوەی رووسیا دەخوازێت لە ئوکراین بیکە ڕەهەندی جیهانیانەی هەن و هەر بۆیەشە بەردەوام داوا دەکرێت نابێت ئەو دەرفەتە بۆ رووسیای ڤلادیمیر پوتین بڕەخسێت. جا ئەگەر ڕێگە بدەین ئەم ڕەوشە بە پەناپارێزیەوە لە ئۆکراین بەرەو پێش بڕوات، ئەوە کردنەوەی سندوقی دەردووبەڵاکانە. لەکوێم جیهانەدا شەڕانگێزێک هەبووە بڵێت بۆی دەچێتە سەر، یان بڵێ دەچێت وڵاتێکی تر داگیر دەکات و خەڵکەکەی دەکوژێت و ژێرخانەکەی وێران دەکات، ئەو جاش هیچی بەرامبەر نەکرێت. جا ئەمە گرنگە و لە ئۆکرانیش گەورەترە لە دەرەوەی سنوورەکانی ئەم بابەتانەیە و هەر بۆیەشە پێویستە وابەستە بین پێوەی. لە هەمان کاتیشدا هاوپەیمانەتی ناتۆ هەمان ڕوانینی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی سیاسەتە شەڕانگێزیەکانی مۆسکۆ و دەشڵێ پێناچێت رووسیا هەروە بە ئاسانی دەستبەرداری ئەو سیاسەتانەی بێت. لە هەمان کاتیشدا کارێکی زۆر ترسناکە ئەگەر رووسیا بەکەم وەربگری. 200,000 سەربازی نوێی داناوە. سەرۆک پوتین خواستی خۆی نیشان داوە تا هەزاران سەربازی رووسیایی بکاتە قوربانی. هەروە دێ و هەوڵی زیاتر دەدات بۆ بەدەستهێنانی چەک و هانا بۆ وڵاتانی تری وەک ئێران دەبات خەریکی بەرنامەڕێژیشە بۆ هێرشی نوێ. جا وەک سەرۆک زلنسکی دەڵێت کات بەبەریەوە نەماوە و پێویستێکی بەپەلە هەیە. رووسیا بەپێی لێدوانی دەسەڵاتدارانی وڵاتەکە لە ڕووی لەشکریەوە لە هیچ شتێکی کەم نییە و بگرە زیادەیشی هەیە بە سەپاندنی سیاسەتەکانی خۆی. پێویستە هەمیشە ئاوڕێک لە ڕابردوو بدەینەوە و بزانین چۆن و چیشمان بەرهەمهێناوە. نارەکانمان بەردەوام دەڵێن ئەمە یان ئەوەمان نییە، یان گوایە بەشی دوو جارونی و موشکمان هەیە. دەمەوێت بەهیوایان بکەم لە هەموو شتێک بەشی خۆمانمان بەزیادەوە هەیە. لە سەرەتای ئەم ساڵەوە لە ڕووی شەک و تەقەمەنی و کەرەستەی لەشکریەوە بەشی هەزارانێکی سەربازیمان هەن. لە ئێستادا هەوڵی مۆسکۆشان تا وڵاتانی تری ناوچەکە و بەتایبەتیش هاوپەیمانە دێرینەکانی رووسیا بگلێنە شەڕەوە یا هەر هیچ نەبێ خاک و ئاسمانی ئەو وڵاتانە لە بەردەم لەشکری رووسیادا کراوە بێت. پێویستە یەکگرتوو بین تا پارێزراو بین. سوپاس بۆ پەروەردگار تا ئێستا نەموشک بەسەرماندا فڕیوە نەبۆمبیکیشمان پێدا کێشاوە. بەڵام ئەوەش ڕاستە وڵاتانی ڕۆژاوا تا مەزروی و دەرفەتەن. لە ئۆکراین خەریکی مەشقپێکردنی خەڵکن و نازانم بۆچی و ناشزانم ئۆکراینیەکان ئەمەیان بۆ چییە. لەلایەک داوامان لێ دەکەن لەژێر هیچ بارێکدا نەچینە شەڕەوە لەگەڵ ئۆکراین، یان هێزە سەربازیەکانمان نەجوڵێنین و پەیماننامەیەکی ژمۆر بکەین. لەلایەکی تریشەوە ژەهری مارەزەنگیەکان ئامادە دەکەن و پڕچەکیشان دەکەن. ئۆکراین لەگەڵ داواکانی بۆچەکی زیاتر داواش دەکا کۆمەلگەی نێونەتەوەی بەردەوام بێت لە سەپاندنی سزای قورستر و کاریگەرتر بەسەر رووسیای ڤلادیمیر پوتیندا. لەگەڵ ئەوەشدا کە هێشتا سەرنەکەوتوین، بەڵام رووسیا دۆڕاوە. جا بۆ دواشکستی مۆسکۆ و سەرکەوتنی دیموکراتی ئێمە هەوڵێکی تر پێویستە لە پەیوەندیش بەمەوە پەیامەکەم ڕوون و ئاشکرایە. پێویستمان بە سەپاندنی سزای زیاترە بەسەر ئەو بوارانی گرنگی تایبەتیان هەیە بەسەر ئابووری رووسیا، وەک گەماروی پیشەسازی نەوت و گاز، دابڕاندنی بانکەکانی رووسیا لە سیستەمی دارایی. ئەمانە ئەو باجانن پێویستە وڵاتێکی شەڕانگێز بیاندات. دکتۆر مارک بەڕای جەنابەت سەپاندنی سزای زیاتر و کاریگەرتر وەکو ئەوەی کە ئۆکراین داوای دەکا هیچ کاریگەریەکیە بێت لەسەر ڤلادیمیر پوتین؟
نا پێم وایە ئەوەی ئەزمموی زۆری هەیە لە سزا و گەمار و ئابوووریەکاندا دەزانن ئەو گەمارۆیانە زۆر بە دەگمەن دەبنەمایی گۆڕانی سیاسەتی حکومەتێک جا کاریگەریەکەی لەوەدایە کە باجێکی زیاتریان پێدەدات لە کاتی درێژەدان بە هەمان سیاسەتەکانیان ئاماژە سزاکان ئەوەیە زۆر قورسی بکات بۆ پوتین تا پارە و داهاتی دەست بکەوێت و نەتوانێت دارایی بۆ ئەو شەڕی دابین کات هەر بۆیەشە گرنگە سیاسەتی سەپاندنی ئەو سزایانە بەردەوام بن و درێژەیان پێ بدرێت. بەڕای تۆ ئەم شەڕە دەبێتە مای دابەشکردنی تەواوەتی جیهان لە نێوان دوو جەمسەردا؟ پێم وایە رووسیای ڤلادیمیر پوتین یەکێتی سۆڤێتی پێشوو نییە و هێندەی چارەکێکی سۆڤێتیش بەهێز نییە. ئەوەی دەیبینین ئەوەیە جیهانی ڕۆژئاوا و هاوبەشەکانێتی هەرمەتی و کۆمەکی زۆر گەورەی ئۆکرانیا دەکەن زۆرێکیش لە وڵاتانی لە جیهانی ڕۆژئاوادا نین هەڵوێستێکی میان ڕەویان هەیە و دەیانەوێت لە دەرەوەی قەیرانەکە بمێننەوە تەنها ژمارەیەکی کەمی وڵاتانی جیهان پشتیوانی لە رووسیا دەکەن و مۆسکۆش بەڕێبەری ئەو وڵاتانش دانانرێت چونکە بەهۆی درێژە کێشانی ئەم شەڕەوە رووسیا هەروادێ و هێزی خۆی زیاتر لەدەست دەدات و هەروادێ ئەو پێگەیشی نامێنێت تا وەک پێشنگێکی وڵاتانی دژە ڕۆژئاوا بێت لەوانەیە بۆ ئێستا وڵاتی چین بتوانێت ئەو کارە بکات چونکە کاریگەریەکانی ئەم شەڕە وەهایان کردووە دۆسی هاوسەنگی نێوان بێژینگ و مۆسکۆ بەلای بێژینگدا بشکێتەوە و ئەوەش دەبینین ڕەوشەکە وەهای لێدێت رووسیا زیاتر و زیاتر پشت بە چین ببەستێت جا چۆنێتی کۆتایی هاتنی ئەم شەڕە چۆن دەبێت یان نابێت لەمەدا ڕۆڵ نابینێت. بەڵام ئەوەی ئێمە دەیبینین لەم شەڕەی ئۆکرایندا ینی هەندێک وڵات هەن ڕاستەوخۆ بێیان ناڕاستەوخۆ بەشداریان هەیە لە شەڕەکەدا جا بە هەر بارێکیانە بێت پشتیوان لە ئۆکراین بێ یا پشتیوان لە رووسیا بێ بۆ تورکیا چۆن چونکە کاکغازی هەورامی ئەم دەپرسێ ئەڵێ ئایا تورکیا بەشداری لەو جەنگا کات ئەگەر بەشداری کرد ئێمەی کوردیش ترسمان دەبێت هەبێ بۆ ئەو بەشداری تورکیا لەو شەڕە کە کورد لە ڕۆژاوا و هەروەها کورد لە باشوور بکرێتە قوربانی لە پێناو ئەو بەشداریەی تورکیادا؟ سپاس بۆم پرسیارە پێم وایە تورکیا ئەوە ناکات بەشداری لەو شەڕەدا بکات بەڵکو سوود لە شەڕەکە دەبینێت تورکیا بەشداری نەکردووە لە سەپاندنی سزای هاوبەشەکانی ڕۆژئاوادا بەسەر رووسیادا بە پێچەوانەوە هاوکاری ئابوووریەکانی نێوان ئەنکەرە و مۆسکۆ زیادیان کردو و پارەیەکی زۆری رووسیا دەچێتە تورکیا لە هەمان کاتیشدا دەبینین تورکیا چەک و فڕۆکەی بێفڕۆکەوان دەداتە ئۆکرانیا پشتیوانی لە ئازربایجان دەکات تا پێشەوی زیاتر کات لە هەرێمی ناگۆرنۆ گەرەباخ لە ئەرمینیا هەروەها تورکیاش دەبینین لە باکووری سووریادا چی دەکات و چی ناکات جا پێم وایە تورکیا هەموو وێرانکاریەکانی رووسیا بەکاردەهێنێت بۆ بەرژەوەندەکانی خۆی بێلەوانش ئەنکەرە جیاواز لە بیرکردنەوەی ئەمریکا کار دەکات لە پەیوەندی بە دۆسەی کوردیشەوە لە ڕاستیدا ئەو بیرکردنەوە و سیاسەتانی ئەردۆغان هەرگیز بۆ کورد باش نین و کوردیش دەخوازێت پشتیوانی زیاتری ئەمریکا ببینێت بۆ کوردە هاوپەیمانەکانمان لە سووریادا و هەروەهاش بۆ کوردە هاوپەیمانەکانمان لە عێراق جا ئەگەر ئەردۆغان بیەوێت پەلاماری کورد بدات ئەوە کارێکی ئاسان نابێت بۆ تورکیا چونکە ئێستا کورد زۆر بەهێزترە هەرچەندە دەوڵەتی سربەخۆی خۆی نییە بەڵام زۆر بەهێزتر بووە جا ئەگەر تورکیا پەلاماری کورد بدات ئەوە هەمان ئەو بەرەنجامانی رووسیای دەبێت لە ناو ئۆکرانیادا. باشە دکتۆر لێرەدا کورد پێویستە چی بکات تا لەو هەموو سیاست و لەو هەموو ڕەوشە ناخۆشە وەکو دەگوترێ ئەگەرە ناخۆشەکان خۆی ڕزگارکە دەرباز بێلی. جا من تایبەتمەند نیم لەسەر دۆسی کورد و ئەوانەی ئێستا ئێمە دەبینن لەم بەرنمەیەدا دەشێت زۆر باشتر بن لە من پێم وایە پێویستە کورد درێژە بدات بۆ کارانەی تا ئێستاکە کردوونی بۆ خۆ بەهێزکردن و هەروەهاش کارکردن لەگەڵ لایانی دیکەدا و زیادکردنی ئاستی هاوکاریەکان بۆ نمونە لە عێراق لە نێوان هەولێر و بەغدادا وێڕای ناکۆچیەکان کە هەن درێژەدان بە بەرفراوانکردنی هاوکاریەکان لەگەڵ ئەمریکادا هەروەهاش هاوکاریەکانی کوردیشمان بینیوە لەگەڵ رووسیادا لە دژی ئەگەری هێرشی تورکیا بەڵام بەگومانەوە لەوە دەڕوانم کە مۆسکۆ یارمەتیدەری کورد بێت چونکە چەندێک شەڕی سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا درێژە بکێشێت هێندەش ئەگەرەکانی پشتیوانی رووسیا بۆ کورد کەم دەبێتەوە کورد دەتوانێت بەشی خۆی ڕۆڵی هەبێت لە یاریکردنە سیاسیەکاندا لەگەڵ ئێران بنمونە ئەمریکا ڕکابەری ئێرانە لەو ناوچەیەدا و ئێرانیش بەتەنگ کوردەوە نییە لە ناو وڵاتەکەی خۆیدا ئیتر چۆن دژایەتی تورکیا دەکات ئەگەر هێرشکاتە سەر کورد لە سووریا و لە عێراقیشدا ئەو سیاسەتەی کورد دەیکات لە ئێستادا هەر هیچ نەبێت لەم پێگە بەهێزەی خۆیدا دەیهێڵێتەوە. نەتەوە یەکگرتووەکان
لەگەڵ هەموو ئەو هەوڵانەی دەیدا بۆ چارەسەریەکی ئاشتیانە و سیاسیانەی ئەم قەیرانە، بەڵام هێشتاش لەو بڕواایەدایە هیچ تروسکاییەک بۆ ئاشتی لە ئاسۆدا دیار نییە. لە سەرەتای قسەکاندا باسم کرد کە هیچ ئاماژەیەک بۆ کۆتایی هێنانی شەڕی ئۆکرانیا لە ئارادا نییە. لۆژێکی باڵا دەست لە ئێستادا لە شکریە و شوێنێکیش ئەگەر هەبێت بۆ دایالۆگ هەر زۆر کەمە، بەڵام شەڕەکان هەر کۆتاییان پێدێت. بە هەمان شێوە ئەم شەڕی رووسیا و ئۆکرانیا چونکە جیهان بەرگەی بەردەوامی ئەم شەڕە ناگرێت. یەکێتی ئەوروپا و هاوپەیمانەتی ناتۆش لەو بڕواایەدان چارەسەری ئاشتیانە و سیاسیانە کۆمەڵێک هەلومەرجی تایبەتی پێویستە و پێویستیشە دڵنیایی بدرێ لەسەر ئەو مەرجانە. سەبارەت بە پشتیوانی ئێمە لە پرۆژەی ئاشتی ئۆکراین، ئێمە پشتیوانی لە کۆرۆکی ئەو پێشنیازە دەکەین تا پشتیوانێکی فراوانتری جیهانیانە بۆ هەردوو توخمە سەرەکیەکە بێنینە ئاراوە. سربەخۆیی ئۆکراین و سەروەری هەموو خاکی ئۆکراین بەپێی ئەو سنوورەی لەسەر ئاستی نێونەتەوەیدا دانی پێدانراوە و هەروەهاش مافی ئۆکراین بۆ داکۆکی لەخۆکردن سێهەمیش پێویستی بەرپرسیارکردنە. تەنها ڕێگەیەک بۆ گەیشتن بە ئاشتی ئەوەیە ڤلادیمیر پوتین لەم شەڕەدا سەر نەکەوێت. هەر بۆیە پێویستە چەکی قورس و پێشکەوتوش بۆ ئۆکراین دابین بکەین تا هێزە سەربازەکانی ئۆکراین بتوانن بەرەنگاری هێزەکانی رووسیا ببنەوە، نەک بۆ ئەوەی پارێزراو بن، بەڵکو تا سەر بکەون و دەست بگرنەوە بەسەر ئەو ناوچاندا وەک وڵاتێکی سەروەر و سەربەخۆ بێت لە ئەوروپادا. پێشتر مۆسکۆ وەک خۆی دەڵێ پێشنیازەکەی کێوی بەلاو پەسەند بووە بۆ ئاشتی، بەڵام دەژڵێ هەندێک وڵاتی تر هەن ڕێگرن و تەگەرەیشن لە بەردەم ئاشتیدا. نوێنەرانی ئۆکراین بەرنووسی پرۆژەیەکیان هەیە و پرەنسیبی چارەسەرکردنی تێدایە و ئێمەش پشتیوانی دەکەین. هەر لەسەرەوە بنچینەیە ئێمەش بەرنووسی بەیاننامەیەکمان ئامادە کرد و لە ڕووی دادوەریشەوە ڕاست و دروست بوو. لەو کاتەدا ئۆکراین هەندێک ئاماژەی پێدرا لەلایەن واشنگتۆن و لەندەن و برۆکسل و نازانم لەکوێتریشەوە سەبارەت بەوەی هێشتا زۆر ئۆکراین لەگەڵ رووسیا بکەوێتەوە و توێژەوە. ئۆکراین هەڵوێستی خۆی لەسەر ئاشتی بە ڕاشکاوانە ڕاگەیاندووە بۆ رووسیا و هەروەهاش بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی و داواش دەکا نابێ کار بکرێت لەسەر چارەسەریەکی ئاشتیانە کە کەم و کوڕی تیا بێت. ئەوە ئاشکرایە شوێنێک بۆ لە بەردانەواندن نەماوە لەگەڵ بەدکاردا، چونکە ئەگەر ئۆکرانیا شەڕا بگرێت ئەوە لە ناو دەچێت، وەک دەشزانین جیهانیش لە ناو دەچێت. بە کورتی و سادەیی کەی رووسیا شەڕانگێزیەکانی ڕاگرت ئەوە شەڕ ڕادەوەستێت. هەوڵەکانمان بۆ جێگیرکردنەوەی ئاشتی و ئاسایش تەواو نابن بەبێ هەنگاوەکان بۆ دڵنیابوون لە دادپەروەری. هەر بۆیشا گرنگە دادگای تایبەت دابمەزرێت تا رووسیا و تاوانبارانی جەنگ بەرپرسیار بکرێن. لەم 11 مانگەی ڕابردوودا 64,000 تاوانی جەنگ تۆمارکراون. تەنانەت بچڕکم پیادێت کاتێک بیر لەو گۆڕە بە کۆمەڵانە دەکەمەوە کە پاش ڕزگارکردنی ناوچەکانمان دەدۆزرێنەوە. دکتۆر مارک بەڕای جەنابە پێدانی چەکی زیاتر بە ئۆکراین هەنگاوێک دۆسەی ئاشتی دەباتە پێشەوە لە نێوان مۆسکۆ و کیێڤدا. پێم وایە ئەوە تەنها ڕێگەیەکە لەبەر ئەوەی چەندێک چەکی زیاتر بدرێت بە ئوکرانیا باشترە لەوەی قەبارەیەکی کەمتر چەکی بۆ دابین بکرێت، چونکە ئەگەر ئاوەها نەکەیت ئەوە شیانەکانی سەرکەوتنی رووسیا زیاتر دەبن لەو شەڕەدا. هەر بۆیە بۆ ڕێگەگرتن لەو شیانی سەرکەوتنە باشترین ڕێگە دابینکردنی چەکە، هەرچەندە لەوانەشە نەبێتە مای کۆتایی هێنانێکی دەستبەجێی ئەو قەیرانە، بەڵام تەنها هیوایەکە بۆ کۆتایی هێنانێکی ئەرێنیانیەی قەیرانەکە. کاک مەحموود شێرزاد ئەویش پرسیارێکی لەسەر دۆسەی ئاشتی لە نێوان ئۆکراین و رووسیادا و دەڵێ لە بەردەوامبوونی ئەم جەنگە باشترین بژاردە ئەوە نییە کۆتایی بە شەڕ و هێرشی سەربازی بێنرێ و ئاشتی و دانوستاندن ببێتە باشترین ئەڵتەرناتیڤ، چونکە بەڕواڵەت لە ماوەی ڕابردوو و بەردەوامبوونی ئەم جەنگە دەرکەوتووە کە نە ڕووسەکان نە ئۆکراینیەکان هیچ دەستکەوتێکی سیاسی و جیۆپۆلیتیکیان نەبووە. هەندێک جەنگ هەن زوو کۆتاییان پێدێت و هەندێکیشان نا. بۆ نمونە شەڕی عێراق ئێران 8 ساڵی خایەن. ئەوەی دەبینیت ئێستا ئەوەیە رووسیا وێڕای ئەو هەموو پشتیوانیەکانی ڕۆژئاوا بۆ ئوکرانیا، بەڵام هەر درێژە بە شەڕ دەدات. جا ئەگەر لایەک بڕیاری ڕاگررتنی شەڕ بدات و یان هەردوو لایەنیش بڕیاری ڕاگررتنی شەڕ بدەن، پێناچێت ئەم جەنگە هەروە بە سانایی کۆتایی پێبێت. هەر ئەوەندە دەتوانم بڵێم. یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە بەرگریەکی زۆر لەلایەن ئۆکراینیەکانەوە دەبینین، بەرگریە کە جێی سەرنجی هەموو جیهانە. من دەمەوێت بزانم ئەو بەرگریە لەکوێوە سەرچاوەگرێ؟ خۆشەویستی ئۆکراینیەکانە بۆ نیشتیمانەکەیان یاخود دژایەتیکردنیەکی تەواوەتی سیاسەتەکانی
ڕووسیای ڤلادیمیر پوتین. جا ناسنامەی نیشتیمان پارێزی ئۆکرانیەکان زۆر لەوە بەهێزترە کە خەڵک پێشبینیان دەکرد. زۆر کەس وها دایان بینی ئۆکرانیەکانیش هەر ڕووسیاین و زۆرێکیش لە ڕووسیایەکان بڕوایەکی تۆکمایان بەوە هەبوو. بەڵام ئەوەی بینیمان لەم قەیرانەدا وێڕای هەستی پێشووی ئۆکرانیەکان بەرامبەر ڕووسیەکان ئەوەیە پاش ئەو هەوڵانی ڤلادیمیر پوتین دژ بە ئۆکرانیا وەهایان کرد هاوڵاتیانی ئۆکرانیا لە چواردەوریدا کۆچی کردن لە نیشتیمانەکەیان گرت ببنەوە و ڕەتکردنەوەی ئەوەی لە ئۆکرانیەکدا بژین جا بەشێک بێت لە ڕووسیا یان پوتین باڵا دەست بێت تایدا. بە پێچەوانی ڕەهەندەکانی دیکەی باسم کردن چەندێک ئەم شەڕە درێژە بخێنێت ئەوە بەهێزبوونێکی زیاتری هەستی نیشتیمانی پارێزی لە ئۆکرانیادا دەبینیت. بە دڵنیاییەوە پوتین لەم هەڵسەنگان نەشدا هەڵە بوو کە بۆ هەستی نیشتیمانی پارێزی لە ئۆکرانیا کردبووی. بە خۆت دەزانی ڕووسەکان هەڕەشەیەکی زۆر دەکەن بە بەکارهێنانی چەکی ناوچی. ئەگەر ئەم شەڕە کۆتایی نێت دەڕوا بەرەو ئەوەی کە چەکی ناوچی تیادا بەکار بێ جا لە هەر ئاستێکیا بێ. بە دڵنیاییەوە هیوادارم ئەوە نەکات. پوتین هەڕەشەی بەکارهێنانی ئەو چەکانە دەکات و ئەوەش زیانێکی زۆر دەدات لە وڵاتانی دیکە. بەڵام زیانە هەرە گەورەکە لە ڕووسیا خۆی دەبێت و نازانرێت ئایا ڕووسیا دەمێنێت یان خودی ڤلادیمیر پوتین لی دەرباز دەبێت. تەنانەت ئەگەر بە ئەندازەیەکی زۆر کەمیش ئەو چەکانە بەکار بهێنێت واتە لە ئاستێکی کەمدا چی ڕوو دەدات؟ ئایا هەر ئەوەندەیە خەڵک تووشی واقورمان بکات؟ من لێرەدا هەستێکم هەیە ئەگەر ڕووسیا زیاتر لە پەراوێز بنرێت ئەوا سەرۆکی چین وەک پێشتر ڕایگەیاندووە ناوێت بەکارهێنانی چەکی ناوەکی ببینێت. سەرک وەزیرانی هیندستانیش هەمان هەڵوێستی هەیە. هەر چۆنێک بێت ڕاستیەکیش هەیە پوتین هێندەی دەربازبوونی خۆی دەیەوێت زۆر کەمتر بە تەنگ دەربازکردنی ڕووسیاوەیە. جا هەر بەڕاستیش ئەگەر ئاوەها هەنگاوێک بنێت و ئەو چەکانە بەکار بهێنێت ئەوە هەر خودی خۆی و ڕووسیا دەخاتە کێشەی گەورەتر و قوڵتریشەوە. لەبەر ئەوە ئەگەر کردی ئەوە دەبێتە سەر شێتێکی پوتین. ڕووسیا هەموو کارێک دەکات تا پێشڕەویەک بەدەست بێنێن لە بەرەی جەنگدا لەگەڵ ئۆکراین. هەر بۆیەشە هانا دەباتە بەردەم وڵاتێکی وەک کۆماری ئیسلامی ئێران. نەقەناعەت و نەکاتیش تیرۆریستان ڕاناگرن کە بە شێوەیەکی بە بەرنامە گەلی ئێمە دەکوژن. بەو موشک و فڕۆکە بێفڕۆکەوانانەی لە ئێرانەوە نێردراون بۆ ڕووسیا و بە تۆپ و تانک و خومپارەکانی خۆشیانەوە. هەموو جیهان دەزانێت چی دەتوانێت ئەوانە ڕابگرێت کە مەرگ دەبارێنن. زانیاریەکان خراونەتە بەردەم کۆمەڵگەی نەونەتەوەی و هەروەهاش کۆمەکە لەشکریەکانی ئێران بۆ ڕووسیا بابەتێکی گەرم و گوڕی باسکردن بۆ لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکاندا. وەک چۆن ئاگاهیماندا لە مانگی یەکی ڕابردوودا کە رووسیا بەرنامەی هەیە بۆ هێرشێکی گەورە بۆ سەر ئۆکرانیا. هەروەهاش ئاگاهیشمان داوە بەم ئەنجومەنی ئاسایش کە ئێران و کوریای باکوور بەرنمەیان هەیە بۆ گەیاندنی کەرەستەی قەدەغەکراوەکان بۆ رووسیا. لە مانگی هەشتەوە ئێران سەدان فرۆکەی بێفڕۆکەوانی ناردۆتە رووسیا. ئەمەش پێشێلکردنی بڕیاری 22 ئەنجومەنی ئاسایشی UN. هەرچەندە ئێران نکوڵی لێ دەکا بەڵام بەپێی زانیاریەکانی ئەمریکا ئێران بڕیاریشی داوە درێژە بەو یارمەتیە لەشکریانە بدا بۆ وڵاتێکی شەڕانگێزی وەک رووسیا. ئێمە لەو باوەڕداین ئێران لە ئێستادا تاوتوی فرۆشتنی سەدان موشکی بالیستیکی دەکات بە رووسیا. ئەمەش پێشێلکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشە. داوا لە ئێران دەکەین لەو ڕێگەی خۆی پاشگەز بێتەوە و ئەو هەنگاوانە نەنێت. داوا لە هەموو ئەو لایەنانش دەکەین کە پشتیوانی لە ئاشتی دەکەن ئەو کارانە نەکات. رووسیا و ئێران گوێ بە ئاگاهیە نێونەتەوەیەکان نادەن لەسەر ئەو کۆمەکە لەشکریانە و دەژڵێن هەندێکن بۆ تۆکمەکردنی پەیوەندیەکانیان. سزاکانی ئەمریکا سەپاندونی بەسەر هەردوو وڵاتدا و ئەو چاودێریانەی لە ڕێی سەتەلایتەوە دەیان کات دەبنەمایی هەواڵوێستی زیاتری ئێران و رووسیا. تێدەگەین لەوەی پێویستە پێکەوە بەرەنگاری ئەمریکا ببینەوە کاتێک پەرە بە هاوکاریەکان و پەیوەندیەکانی نێوانمان دەدەین و ئەمەش لەسەر بنچینەی ڕێزگرتنی هاوبەش دەکرێت. دکتۆر مارک بەڕای جەنابەت چ جۆرە خوێندنەوەیەک دەکرێت بۆ ئەم جۆرە پەیوەندیە گوماناویانەی نێوان تاران و مۆسکۆ بە تایبەتی لەم سەروەختەدا؟ بەڵێ هاوڕام لەگەڵ ئەوەی رووسیا لە ژێر گەماروی ڕۆژئاوادایە و ئێرانیش بە هەمان شێوە گەماری ڕۆژئاوای سەپێنراوەتە سەر وەک بەرەنجامێکیش بێگومان پێکەوە کار دەکەن. پێم وایە بەڕوانینی من ئەگەر ئەمریکا بیەوێت ئێران و رووسیا لێک جیا بکاتەوە ئەوە پێویستە هەنگاوی بۆ بنێت و کاریشی لەسەر بکات. دەشزانم زۆر کەس لەگەڵ ئەم ڕایەمدا ناکۆک دەبن بەڵام کاتێک پرسیار دەکرێت سەبارەت بەوەی کام بژاردەیان دوژمنێکی گرنگترە لەوەی تریان ئەوە بەلای منەوە رووسیا دوژمنە گرنگەکەی لە ئێران.
هەر بۆیە ئەگەر تاران ڕابکێشێت بۆ پەیوەندیکی باشتر لەگەڵ ڕۆژئاوادا چاکترە هەڵبەتە لەبەر ئەوە نا کە ڕژێمی ئێرانمان خۆش دەوێت باڵکو چونکە دەمانەوێت دای بڕێنین لە رووسیا ڕێک وەک وڵاتی چین بێژینگ پشتیوانی لە رووسیا دەکات بەڵام چەکی پێنادات بۆچی چونکە پەیوەندیشی گەوری بازرگانی هەیە لەگەڵ ڕۆژئاوادا و ناوێت لە دەستی بدات هەرچی ئێرانە ئەوەی نییە و ئەگەر هەشی بواە ئەوە لەو بڕوایەدام هەڵسەنگاندنەکەی حکومەتی ئێران زۆر جیاواز دەبوو دەشزانم ئەمەش دەبێتە کێشە و بەڵام ئەگەر ئێران لە رووسیا دانەبڕێت ئەوە زۆر قورسیش دەبێت بابەتەکان بگۆڕین باشە ئێران چۆن نەتوانێت ئەمە بکات لە کاتێکا خۆی لە ژێر فشارێکی ئێجگار قورسی ئابووریدایە گەمارۆکان ئێجگار زۆرن لەسەری ئەمە بێلەوەی کە ڕەوشی ناوخۆی ئێرانیش هەر ئێجگار ئاڵۆزای خۆپشاندان بەردەوامە داوای ڕوخاندنی ڕژێمەکە ئەکرێ ینی پرسیارەکە لەوەدایە ئێران چۆن نەتوانێت ئەمانە بکات بە چی؟ جا ئەمە پرسیارێکی زۆر باشە پێم وایە ئەوەی دەیبینین لە ناو ئێراندا ئەوەیە حکومەتی وڵاتەکە لە ژێر باری فشارێکی هێجگار قورس و گەورەی ناوخۆیدایە و هەروەهاش لە بیرمان نەچێت پشتیوانی حکومەتی ئێران لە رووسیا هەرگیز نابێتە یارمەتی دەر بۆ ئەو حکومەتە خوازیان ڕێگەیەکە بواە تا قەناعەت بە دەسەڵاتدارانی ئێرانی بکردایە کە ئەو هەڵوێستیان هەڵەیە لەلایەکی دیکەشەوە دەرزانین حکومەتی ئێران بە چه ئەندازەیەک لە پەراوێز نراوە بەڵام ئەو ڕژێمە بە هەموو هێزێکیەوە و دڕندانە و بەبێ هیچ دوو دڵیەک دەکەوێتە سەرکوتکردنی جودابیران و ئۆپۆزیسیۆنەکان بێگومان ڕژێمی ئێران ناتوانێت بۆ هەتایە بەردەوام بێت لەسەر ئەو ڕافتارانە و زۆریش قورس دەبێت بۆی و قورسیش دەکەوێت لەسەری هەرچەندە ماوەیەکی زۆریشە لەسەر ئەو سیاسەتە خراپانی بەردەوامە هەر بۆیە لەوانەیە ئەمەی دێڵێم وەک شتێکی ژیرانە سیر نەکرێت بەڵام ئەو ڕەوشەی ئێرانی تێدایە وەهام لێ دەکات بڵێم تەمەنی ئەو ڕژێمە زۆر کەمی ماوە ئەمریکا یەکێتی ئەوروپای وڵاتانی ڕۆژاوا بە گشتی دەتوانن چ شتێکی زیاتر بکەن کە نەیان کردووە پێشتر لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا بۆ گۆڕینی هەموو ڕەهەندە هەم سیاسی هەم لەشکریەکانی ئەم شەڕە پێم وایە یەکێک لەو شتانی دەتوانین بیکەین هەوڵدانە بۆ پوچەڵکردنەوەی ئەو دەنگویانەی لە رووسایی ڤلادیمیر پوتینەوە دەکرێن سەبارەت بە ئامانج و مەبەستەکانی وڵاتانی ڕۆژئاوا و بە تایبەتیش ئەمریکا لە ئوکرانیادا ڤلادیمیر پوتین وەهای گەیاندوتە زۆرێک لە رووسیایەکان کە گوایە وڵاتانی ڕۆژئاوا دەیانەوێت بە تەواوەتی رووسیا خاپور بکەن هەر بۆیەشە لە ئوکرانیا ئەو شەڕە دەکەن و ئەگەریش مۆسکۆ لە ئوکرانیا سەر نەکەوێت ئەوە ئەو ئامانجەی ڕۆژئاوا دێتە دی بەداخیشەوە زۆرێک لە رووسیایەکان بڕوایان بەو پروپاگەندەیە هەیە من بۆ خۆم لەو بڕوایەدا پێویستە ڕۆژئاوا کارێکی باشتر بکات بە تایبەتیش لەوەی ئاشکرای بکات کە چ ڕوانینێکی هەیە بۆ رووسیای ئایندا وەک ئەوەی رووسایەکی دیموکرات هاوشێوەی ئەڵمانیا ڕۆژئاوا دوای دووەم شەڕی جیهانی واتە دیموکرات و خاوەنی سیاسەتێکی دەرەوەی بێت لە بری هەڕەشە و مەترسی دڵنیاکردنەوەی تیادا بێت جا پێم وایە ئەوە ئەو رووسایەیە کە هەمومان دەتوانین لەگەڵیدا بژین رووسایەک بێت کە هەمومان هیوای بۆ دەخوازین زۆر لایەنی رووسایی هەن لە دەرەوە و لە هەوڵی داڕشنی ئەو جۆرە ڕوانی نەدان بۆ وڵاتەکەیان لێرەشدا گرنگە کاری زیاتر بکرێت بۆ پشتیوانی ئەو لایەنانە و نیشاندانی ئەوەی ئایندەیەکی باشتر هەیە بۆ رووسیا بەداخەوە پوتین زۆر سەرکەوتوو بووە لە گەیاندنی ئەو بیرۆکەی ئەگەر سەرکەوتن بەدەست نەهێنێت لە ئوکرانیا ئەوە رووسیا ئایندەیەکی خراپ و نەرێنی دەبێت کە دەشزانین ئەوە ڕاست نییە دکتۆر مارگ لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا خۆت هەرگیز وە بینیوتە ڕۆژێک بێ ناتۆ ببێ بە بەشێک لەم شەڕە؟ جا لە ڕەهەندێکەوە هاوپەیمانەتی ناتۆ بەشێکە لەم شەڕە لەو ڕوانگەی و وڵاتانی ئەندامانی ناتۆ چەک دەنێرن بۆ ئوکرانیا ئەمەش بۆ تەمایی نیگەرانی لای هەندێک کەس کە لەوانێ ببێتە هۆکاری فراوانکردنی شەڕەکە لەلایەن پوتینەوە و هێرش بکاتە سەر وڵاتێکی ئەندامی ناتۆ بەڕاستی من بۆ خۆم ئەوە بە دوور نازانم هەرچەندە رووسیا لە ئوکرانیا لە ڕەوشێکی خراپدایە و ئەگەریش هێرش کاتە سەر وڵاتێکی ئەندامی ناتۆ و بکەوێتە شەڕەوە لەگەڵ ناتۆدا ئیتر چۆن ڕەوشەکەی باشتر دەبێت هەر بۆیە پێم وابێت ڕەوشەکەی پوتین هێجگار خراپتر و قورستریش دەکات و مەترسیەکانیش گەورەتر دەبن بۆ سەر خۆی و بۆ سەر رووسیاش لە ڕاستیشدا ئەوە نابینم ڕووبدات ئەگەر پوتین هەر زۆر گەمژە بێت هەر بۆیە پێویستیشە ئەو ئەگەرش فرامۆژ نەکرێت دکتۆر مارک زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سپاس و پێزانینم دکتۆر مارک thank you very much
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروای خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵ.